فستیڤاڵی گشتی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی بەردەوامی هەیە و بێگومان نمایشکردنی چالاکیەکانیش یاخود نمایشکردنی شانۆیەکان بەشێکن لە چالاکیەکانی پەیمانگای هونەرە جوانەکان و هەر لە دوێنێشەوە فستیڤاڵەکە دەستی پێ کردووە کە هاوکارم دەروون ئەمڕۆژ لەوێ ئامادە بوو و زانیاری زیاتر لەسەر چالاکیەکانی ئەمڕۆی فستیڤاڵەکە و کۆی فستیڤاڵەکەش دەخاتە ڕوو. فەرمووی دەروون سڵاوت لەوێ. هۆڵی بەریادارتاشێکێک لە هۆڵە گرنگەکانی شانۆ لە نێو پەیمانگای هونەرە جوانەکان و لە نێو هۆڵەکانی شانۆشە بە شێوەیەکی گشتی کە لە ئێستا ئەم هۆڵە نۆژەن کراوەتەوە و بێگومان لە نێو فستیڤاڵەکەش چەندین نمایشی گرنگی تایە نمایشەکرێت. گفتوگۆکەم لەگەڵ زۆر بەڕێز کاک سۆران ئەکرەمبەک کە بەڕێزیان سەرۆکی بەشی شانۆن و هەروەها لیژنەی باڵای فستیڤاڵی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانیشن. کاک سۆران سڵاوت لێ بێم، کاتت باش بێ. کاتێکی باش، زۆر سپاس بۆ فرسات، سپاس بۆ سپۆرتسۆی میندایی، سپاس دیسان. سپاس بۆ تۆ. تا چەند خۆشحاڵی بۆی کە هۆڵێک کە ساڵانێکی زۆر خۆت بڵین چەندین شانۆی تیان نمایش کردووە لەگەڵ هاوڕێکان و لەگەڵ ئەو کەسانی کە لەگەڵ خۆت بوون لە پەیمانگا، ئێستا هۆڵەکە جارێکی تر شێوازێکی نوێتر ئەبینیتەوە و نۆژەن کراوەتەوە. بە دڵنیایی ئەگەر بینە سەر ئەوە ئێمە وەکو بەشی شانۆ کە ئیدارەی تازە دروست بوو ئێمە بەشمان وەرگرت، یەکەم هەنگاومان ئەوە بوو کە بیر لەم هۆڵە بکەینەوە، ئەم هۆڵە بێنازە. من خۆم لێرە تەلەبە بووم سەرەتای ساڵی 2000ەکان ئەم هۆڵە تعمیر کراوەتەوە، یعنی نزیکەی 22 ساڵ ئەم هۆڵە کەس نەپرسیوە بەداخەوە. هەموو هەوڵەکانمان سوور کردەوە لەلایەن بەرپرسان و دەوڵەمەندی ئەم شارە و سەرمایه‌دارەکان. دوجار خۆشبەختانەی ئیدارەی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان شانازخان بە خۆشحاڵیەوە هاتە پێشەوە لەگەڵمانە و ستافی ناردە ئێرە و هەر کورساتی ئازیز هاتن، چەند شوێنێکیان تەسویر کرد و بردیانەوە بۆ شوێنی مەبەست. خۆشبەختانە چوە بواری جێبەجێکردنەوە. ئەگەر سەرنجتان نابێ ئەم هۆڵە هیچ بەهایەکیش نمایشی تیانە مابوو کە پەیمانگای دایکە یەکێکە لەو هۆڵانەی کە بۆن و بەرامەیەکی تایبەت بە شانۆی هەیە، یعنی ئەوەی کە لێرە ڕۆشت بێ، ئەوەی کە لێرە مێژووی زۆرینەی شانۆکاران و سینەماکارانی کورد و بەتایبەتی شاری سلێمانیە. بەڵێ بەدڵنیایەوە. اینجا بۆی کە بۆ ئێمە جێی دڵخۆشیە ئێستا گەشتو بەم دۆخە ئێشتا لە سەتا 70 بۆ 75 توانم تا 80 بڵێم نۆژەنکردنەوەی تەواو بووە، هێشتا بە تەواوەتی شوێنی ترمان ماوە و سپاس بەخوا ئێستا لە چاو ئەتوانم بڵێم شەژمانی ڕابردووە، ئێستا شتێکی زۆر زۆر جیاوازە بین وەک ئەوەی کە هەمومان هەست پێکەین. چالاکیەکانی بەشی شانۆ بۆ فستیڤاڵەکە بۆ ئەم سێ ڕۆژە چۆن ئەبێت؟ وەک ئەمڕۆ ئاماژەمان پێکرد و بینیمان سەرەتا دەستپێکی فستیڤاڵەکە لە بەشی شێوەکاری بوو، دواتر هاتە لای ئێمە نمایشی شانۆی شەڕمان هەبوو، نووسینی لاژلۆرێن کە کاتبێکی سویدیە، ئامادەکردنەوە و دەرهێنانی خوێندکاری دوا قۆناغمان سەنا عەفو نەرمین سوارەیە، کۆمەڵی ئەکتەری تیا بەشدار بووە ببینیمان. ئەم ئەکتەرانە سەرجەمیان خوێندکاری بەشی شانۆن و ئەوانەی کە لە پشتی نمایشەکەشەوە وەکو بەڕێوەبەری بەرهەم وەکو کارەکردنی ڕایکردنی کارە هونەرەکان سەرجەمیان خوێندکاری بەشەکەی. دوجار پێرفۆرمانسێکمان هەبوو لە هۆڵی ئەزمون کە ماوەکەی دەخولەک بوو، دووجار لەسەر یەک بە حکمەوەی کە بینەرەکانمان زۆر بوو دووجار نمایشمان کردەوە. ئەمڕۆ وەکو بەشی شانۆ ئەم ئینتاجانەمان هەبووە. دوجار سبەینێ سەعات 8 ئێوارە لە باخی مۆسیقا کە لۆکیشنێکی جوانە 8 ئێوارە نمایشی شانۆی ئەنتیگۆنەمان هەیە کە گەڕانەوەی بۆ گیراوە لە دەقی ئەنتیگۆنانەوە لە دەرهێنانی خوێندکاری دوا قۆناغ فریاد حەسەنە. بۆ سێم ڕۆژی فستیڤاڵ کە کاتە دوو بەیانی نمایشی شانۆی گۆدۆمان هەیە سەعات 6 ئێوارە لەم هۆڵە حازرەی کە ئێمە قسەی لەسەرەکەین. نووسی سەمەر بیکێتە هەمومان نەزانین گۆدۆ، چاوەڕوانی گۆدۆ، دەرهێنانی سەنافەتاح خوێندکاری دوا قۆناغی بەشی شانۆی پەیمانگای خۆمان. ئەم نوێکردنەوەی هۆڵە بۆ ئێوە بێگومان کە مێژوێکی زۆرتان لەگەڵی هەیە جێی بایەخە. ئەمڕۆ لەگەڵ هاتنی بەشێک لە ئەو میوانانی کە بۆ ئێرە بانگێشت کرابوون و لێرە یەکتریتان بینیەوە تا چەند ئەوان خۆشحاڵ بوون بەوەی کە ئەم هۆڵە
جارێکی تر بە شێوازێکی مۆدرنتر و ئەم هۆڵە بە بڵێن لە فەوتان پارێزرا و مێژوەکەی ئێوەش و بەشێک لە هونەرمەندانیش نەفەوتە. ڕاستە بە شانازیەوە بە خۆشحاڵیەوە ئەوەی کە لێرە خوێنکارە و دوای 5 ساڵ ئەچێتە دەرەوە ئەم شوێنە بە ماڵی خۆی ئەزانێت یعنی ئەحساسێکی وای تایە ئەم پەیمانگای هونەرە جوانەکان بەگشتیە باسەکەم بە تایبەت بە شیشانەوە چونکە ئێمە هەمومان ئەبینە دەستەیەک هاوکار بۆن پێشکەشکردنی نمایشێکی بەم شێوەیە ڕاستە ئەمەوە ئەکات هەموو خۆشەویستیەک هەمووی لە ئەنجامی خۆشەویستیەوە دروستە بێت لە ئەنجامی ئەوەی کە کەس بە تەنها ناتوانێت لێرە ئیش بکات من بە تەنها ناتوان لێرە ئیش بم ئەگەر پشتگیری مەبێ ئەگەر خوێنکارەکانم بە شێوەیەک لە شێوەکان نێنە پێشەوە اینجا قسەکی من ئەوەیە ئەگەر لە ڕۆژێ لە ڕۆژان ئەوەی لێرە خوێنکار بوو بێت دڵنیام هەست و سۆزێکی هەبوو بۆ ئەم شوێنە و دڵنیام لەوەی کە هەر جارێک هاتوو بۆ نمایش لەم شوێنەیە احساسێکی تازی بۆ دروست بۆتەوە کە ئەبینێت ئێستاش کە بەم دۆخە هۆڵەکە نۆژەن کراوەتەوە بە دڵنیایەوە زۆر زۆر زۆریان پێخۆشە و بەوە شەوەنەوەستاوین ینی بەڕاستی لێ ناشارمەوە ماندووبوونێکی زۆر زۆری پێویست بووە ئێمە بە دیکۆمنت هەمومان لایە پێشتر کە چۆن بۆم هۆڵە و ئێستا چۆنە شەو ڕۆژ مەخسووسە سەر یەک لەگەڵ ئیداری پەیمانگا لەگەڵ جنایی بەڕێوەبەر لەگەڵ مامۆستا بەڕێزەکان لەگەڵ خوێنکارانی ئازیز ینی کەوانی کە هەموو پێکەوە توانیمانە ئەم هۆڵت نۆژنکردنەوە و خەریک بین. ئەم نۆژەنکردنەوەی تا چەند گڕوتینە بە خوێندکارەکان بە دڵنیایی ئەمە تا چەند ئەتوانن بە بڵین زۆر ئیسراحەتن لەسەر تەختەیشان و کارەکە پێشکەش بکان یاخود تەمرین و کاری خوان ڕۆژانە بگومان جیاوازە لەوەی تۆ لە هۆڵێکی کۆن و بێخزمەت و بێ ساردکەرەوە و یاخود بێ فێنکەرەوە بێت ئەمانە بۆ ئەوان چۆنە؟ طبعاً تۆ هەر لە ماڵەکەی خۆتەوە سەرکە ئەگەر ئەجوای ژوورەکە تۆ زێرنا لەبار بێت خەوێکی ئیسراحەتی نابێت ئێمەش بە هەمان شێوە لێرە ئێمە تەنانەت هەر بێرە شۆنەوە ساوین دوو قاعیکەمان هەیە قاعی ئەزمومان هەیە قاعی لیاقەمان هەیە ئەوانەش هەمووی نۆژەن کراونەتەوە هەمووی کراونەت سەرسکی خۆی تەنانەت پۆلەکانمان پۆلمان هەبووە بە تەبەقە گەز بوو کەوتۆتە خوارەوە تەقیوی تیا بووە ینی زمانی ئەوە نەبوو کەم ژوورێت ساڵێککە لەو دقەیە ئەڕوخێنە هەمووی سەر لە نوێ تعمیر کراوەتەوە بە گڵۆپ و پلاک و دەرگا و ینی هەموو ئەمانە طبعاً خوێنکار ئەوە بینێ کە ئێمە ڕەنجین ئێمە هەوڵین ئەویش تەرجیع بێ بە دڵنیایی ئەگەر من ساردم ئەویش سارد دەبێتەوە من دژدی بم ئەویش دژدی بم یاسای ژیان دەستگیرۆیی مامۆستان و خوێندکاران چۆن بوو بۆ بەدەمەوە هاتنی فستیڤالەکە چونکە لەگەڵ بەشێک لە هونەرمەندانی تر قسەم کرد پێش چاوپێکەوتنەکەی بەڕێزێ ئەمەژیان بۆ کرد کە ئەمە زۆر جێ خۆشحاڵی بۆ بووی کە ساڵانێکی زۆرم فستیڤالە وەستاوە بەهۆی نەبوونی بودجە و بەهۆی نەبوونی قاع و زۆرێک لەو گرفتانەی کە پێشووتر هەبووە ئەمە تا چەند گرنگە بۆ خوێندکاران ئەم ساڵ کە ئەم هەنگاوە جارێکی تر دووبارە لە دوای ساڵانێکی زۆر نراوەتەوە بە دڵنیایی وەکو پێم وتی ئێمە کە ئیدارەمان وەرگر یەکەم هەنگاو بیرمان لەوە کردەوە کە کارنامەیەکی باشمان هەبێ تۆ بەدوای کارنامەکان فستیڤالێکی گەورە لەسەر ئاستی پەیمانگا دروستکەینەوە ئەوەی من بزانم زیاتر لە چەند ساڵێکە فستیڤالە نەکراوە بەهۆی کۆرۆناوە بووە بەهۆی مەسەلەی داعش و بەهۆی نەبوونی بودجە و هەندێک مەسائلی تر بەڵام خۆشبەختانە ئێمە هەموو دەست لەناو دەست ڕێرێکمانە موتڵەقی ئەگەر لەسەر گیرفانی خۆشمان بوو بێ ئەم فستیڤالە هەرەکەین ئەو بوو پێشتر ئاماژەم پێە خۆشحاڵانە جەماعەتی ئیداری گشتی هاتنە پێشەوە بە ڕێز شەناسخان دەستکاری دەستی بۆ کردینەوە و ئەو نەتیجەیەمان دەستکەوت کە ئەمڕۆ باشە وەکو بەڕێوەبەرێک ئێستا کۆمەڵێک بابەت لە بڵین بەشەکەی تۆ گۆڕانکاری بەسەرا هاتووە ئەمە تا چەند گرنگە بۆ تۆ بۆ پلانەکانی داهاتووی تۆ بۆ بەشی شانۆ لە نێو پەیمانگای هونەرجوانەکانی سلێمانیە پلانی وەکچی ئەفن پلانی کارکردن بۆ بەشی شانۆ بە تایبەت حتمما هەر کەسێک بە میکانیزمێکی تایبەت بە خۆی کارەکات ئێمە ئەم ساڵ بەدەر لە ساڵانی پێشوو هەر لە سەرەتای ساڵەوە دەستمان کردو بە کۆمەڵی سیمینار کۆمەڵی وەرکشۆپ کۆمەڵێ میوانی تایبەتمان بان کردووە بوو بە خااتریەوەی کە ئەم خوێنکارانەی ئێمە ئیسفادی زیاترکەن ڕاستە ئێستا بۆ من مادەیەکی زۆر ڕئیسی هەیە بۆ من لە نواندنە 5 دانە ساڵ مامۆساکەی مەرحەلە بە مەرحەلە لەگەڵ یا ئەڕۆ تا کۆت پۆلی 5 کۆتایی پێ ئەمە بەز نییە بەڕای من طبعا ئەمە بەز نییە ئەمە دەرگامان کردو بۆ خەڵکی دەریشەوە هاتۆ وەرکشۆپی بۆ کردوین با خوێنکارەکانمان لە پێناوی ئەوەی کە ئیسفادەیە بکات بەر خەڵکی تریش بکەوێت بەر خەڵک چەند هونەرمەندێکی کەمان هێناوە وەرکشۆپی هەبووە سیمیناری هەبووە بۆ من ئەمە زۆر گرنگە ئەوەی کە دەستی تۆ زێگرتوین مەسەلەی امتحانات هاتە پێشەوە مەسەلەی کۆمەڵی کێشە و گرفتمان بۆ دروست و ئیژنات چالاکی زۆر لەوە زیاتریشمان لە بەردەمایە هەبوو و بەردەوامی شەبین لە هەمووشی گرنگتر ئەم فستیڤالە بوو کە ماوەیەکی زۆرە خۆمان بۆ تەرخان کردووە و
بەردەوامی شەوی ئینشاڵڵا. کاکسۆرانەمە پرسیاری شانۆکان بکەم کە لەنێو فستیڤالەکە بە تایبەت نمایش ئەکرێ. 2 بۆ 3 شانۆیە ئەگەر هەڵانەوە 4 نمایش شانۆیە سیانی شانۆیە یەکەم پەرفۆرمانسێکە کاتە ئەو 3 شانۆیە چۆن بە بڵێن کاری لەسەر کرا لە ماوەی ڕابردووە و چۆن ئۆکەی کرا بۆ ئەوی کە لە فستیڤالەکەیە نمایش بکرێن. زۆر باش ئێمە هەش کارنامی دەرچوونمان هەبوو پۆلی پێنجەکانمان ئێمە لیژنێکمان دروست کرد باشترینەکانیمان هەڵبژاردەوە حتمما بە کوالیتیکی تریشەوە خۆشیان بە ڕوئایش تازەوە چکە ئەمە فەن ئەمە یاسایە ئەو دقەیەکە شتەکانی بۆ بەیانی ڕوئیا دەگۆڕێت حەزەکەی ئیزافەت هەبێت بە هاوکاری مامۆستا بە ڕێزەکان و خوێندکارەکان خۆشیان ئێمە هەموو دەستە جەمعی کەوتوینتە ناو ئیشەکەەوە ناو مایشەکان و ناو سەررجەم شانۆیەکان بۆ ئەوی کە بتوانین کوالیتیکی باشی هەبێت لە ئاز چاوەڕانی بینەرانمان. باشە لێرە پرسیارێکم بۆ دروست بوو لە بەشی شێوەکاری و بەشی سیرامیک پێشنیار هەبوو کە بەشێک لە کارەکانیان خواستی لەسەر بوو واتە بفرۆشن کاتە ئەمە بۆ شانۆش بە هەمان شێوە ئێوە لە ئێستاە کێبڕکێکتان دروست کردو بۆ خوێندکارەکانتان بۆ ئەوی کە باشترینەکان جایتر چانسیان هەبێت بینە جایتر ببینەوە ئەمە تا چەند گرنگە بۆ فستیڤالەکان و بۆ پلانی ئێوە بۆ ساڵانی ئایندە بۆ ئەوی کە بتوانێت کێبڕکەیە دروست بکەن کێبڕکێکی زۆر جوانی هونەریە بێت بۆ ئەوەی کە تەنها خوێندکارێک نەبێت کە تەخەڕوجەکە بەڵکەوە بتوانن هونەرمەندێک یاخود شانۆکارێک پێشکەش بە کۆمەڵگا بکەن. ئەم پرسیارە زۆر لە جێ خۆی بوو ئێمە دایمە گرفتی ئەومان هەیە لەگەڵ وەزارەتی پەروەردە ئێمە مامۆستا دروستەکەین یا هونەرمەند دروستەکەین ئەمە زۆر زۆر گرفت ڕاستە لە خۆی لە ئەساسە ئەوەی کە هیچ پەیوەندی بە مامۆسایەتیەوە نیە لێرە ئەنجام بدرێت یعنی ئەوەی کە ئێمە فۆکسمان لەسەر خوێندکارێکە بڵمە دە خوێندکارمانەیە لە گروپەکە یەک خوێندکاری 2 خوێندکاری ئەبینین بەهرەیەکی وای تیای نییە سەررجەمی لێرە لە نمایشێکی شانۆیە لە بەڕێوەبەری کێوە هەتاوەکو جوترینیان پێکەوە کارەکەن ئەمە بۆ ئێمە زۆر زۆر فۆکسی لەسەر ڕاستێکی وەکو منهەج و وەکو ئیشکردنی بەشی شانۆ بە دڵنیای بەشەکانی تریش ئاوایە اینجا ئەمەوە ئەکات ئێمە کادری فەنی پێگەینی کادری فەنی دروستەکەین خۆشبەختانە ئێستا لە کەناڵەکانە کە ئیبینم ینی دەرچوانی حەدی فیلم جەمیلەی لەبیان دەرەوە شتێکی زۆر زۆری نامێنێتەوە بە شانازیەوە بە تایبەت بەشی شانۆش وابزانەوە هەموو ئەوە ئەزانین ئەوەی کە زۆر زۆر فۆکسی لەسرە فعلا ئێمە ڕووی کوالیتیەوە ئیشمان کردووە لە ڕووی کوالیتیەوە پێش ئەو کێبڕکێ هەیە بەڵام شێوازی ئیشکردنی ئێمە لەگەڵ شێوەکارە ڕەنگە تۆزێ جیاواز بێت ئەوان لەو حەیەکەوە ئەتوانن شخصێک تەحکومی بەسەرەوەکەیە دوان بەڵام ئێمە ئیشەکانمان دەستە جەمعیە بە خۆشحاڵی و ئەمڕۆ خەڵکێک هەبوو توێتی من لە دەرەوە ئەم نمایشە ئەم ئیشانە ئەگەر ئیشەکانی تریش باش بێ ئەی بمە دەرەوە لە دەرەوەی کوردستان یعنی تەنانەت فستیڤالەکانی دەرەوە خەڵکیکە هەبێت ببینێن نمایشەکە. سوپاس بۆ بەڕێز سۆران ئەکرەمبەگ سەرۆکی بەشی شانۆ لە نێو پەیمانگای نێودرۆژانەکانی سلێمانی وارووا شانۆکاریش کە لەم بەشە لەگەڵ ما بوویت سوپاس بۆتەوە. سوپاس بۆ ئامادەبوونتان.